لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 8. دادپەروەری مانای هاوسەنگی دەگەیەنێت. کاتێک ئەو بارەی لە وڵاغێک دەنرێت یاخود دوو تای تەرازویەک هاوسەنگ دەبن لە ڕووی زمانەوانیەوە دادپەروەری هاتووەتە دی. خوای گەورە دادپەروەرە و ئەم هاوسەنجێشی لەسەر ئەم دادپەروەریە بنیادناوە، هەر لە گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکان و لە ڕووەکەکانەوە هەتا ئاژەڵەکان و لەوانیشەوە هەتا مرۆڤ. خوای گەورە بە گوێرەی پێداویستیەکانیان و بە ئەندام و کۆ ئەندامێکی وا کە گونجاو بێت لەگەڵ سروشتیاندا پرچەکی کردوون. کەسیش لە بەرامبەر ئەم شتە بەخشراوانەدا هیچی نەداوە. ئەگەر دادپەروەری بریتی بێت لە دانەوەی هەمان ئەو شتەی کە وەرگیراوە بە هەمان بڕوو ئاست، ئەوە فەرموون چێ لە توانایدایە بەرامبەری ئەو شتانە بدات کە خوا پێی بەخشیوە. سەرانسەری مڵکی خوایە، ئایا هیچ شتێک بەر ئێمە دەکەوێت؟ چیمان هەیە تا لە بەرامبەر ئەو شتانەوە بیدەین کە خوای گەورە بە خۆڕایی پێی بەخشیوین؟ ئەگەر خوای گەورە پێمان بفەرموێت بەندەکەم ئەو شتانەی کە هەتەو لە ژیانتدا سوودیان لێوەردەگریت، چی هی خۆتە بیخەلایەک و چیش هی منە بیخەلایەکی تر، هەڵبەتە بەشەکەی ئێمە تەنها سفر دەبێت، خۆ سفریش وتەی هی من نایگرێتەوە، کە بە جۆرێک لە جۆرەکان گزارش لە خاوەنداریەتی دەکات، کەوایە مافی ئەوەمان نییە خۆمان هەڵبقورتێنین لە مافی دەستوەردانی خاوەن مڵک لە مڵکی خۆیدا. جگە لەمە پێوەری بەخشینێکی بێبەرامبەری لەم جۆرە هەرچیەک بێت، ئەوەی دەکەوێتە سەرشانی مرۆڤ بریتیە لە بەجێهێنانی قەرزی سوپاسگوزاری ئەستۆی. با بە نمونەیەک بابەتەکە زیاتر ڕوون بکەینەوە. گریمان سێ هاوڕێی هەژار و نەدار و دەستکورت و محتاجن. ڕۆژێکیان زاتێکی دەوڵەمەند و سەخاوەتمەند دێت و دەستیان دەگرێت و هەر یەکەیان بە ڕێگایەکی جیاوازدا بەسەر منارەیەکی وەکو منارەکانی مزگەوتی سەلیمیەدا سەردەخات. لەگەڵ سەرکەوتن بەسەر هەر پلەیەکی پلیکانەکانی ناو مینبەرەکەدا چەندین خەڵات و بەخششی گرانبەهایان پێدەبەخشێت. سەرکەوتنی یەکەم کەسیان لە گرەی یەکەمی منارەکەدا و هی دووهەم لە گرەی دووهەمدا تەواو دەبێت و هی سێهەمیش هەتا سەری سەرەوە دەڕوات و لە گرەی سێهەمدا کۆتایی پێدێت. بێگومان ئەمەی سێهەم بەراورد بەوانەی ترشتی زۆری دەست دەکەوێت. ئایا کەسی یەکەم مافی ئەوەی هەیە تەماشای دوانەکەی تر بکات کە لە خۆی زیاتر بەرز بوونەتەوە و سکاڵا بکات و ڕەخنە بگرێت؟ یان کەسی دووهەم تەماشای حاڵی کەسی سێهەم بکات و دەم لە نادادپەروەری بکتێت؟ نەخێر، بێگومان کەسیان مافی گلەییان نییە. مافی هەمویان بریتیە لە سوپاسکردنی ئەو زاتەی کە پلە بە پلە هەتا ئاستێکی دیاریکرا و بەرزی کردوونەتەوە. بەڵێ، پێویستە بە هەمان پێوەر مامەڵێ لەگەڵ لوتف و نیعمەتەکانی خوای گەورەشدا بکەین. خوای گەورە تەنها لە چاکە و لوتفی خۆیەوە مرۆڤی لە نەبوونەوە بەرەوبوون هێناوە و پاشان بە پلەکانی بووندا سەری خستون و هەتا ئاستی مرۆڤ بەرزی کردووەتەوە. ئەوەی وەکو ئەرکێک دەکەوێتە سەرشانی مرۆڤ ئەوەیە کە لەسەر جەمپلەکانی ئێحساندا سوپاسگوزاری ئەو بێت و بەرامبەر بە هەموو نیعمەتێک هاوڕێ لەگەڵ هەستی منەتباریدا بجۆشێت. ئەگەر مرۆڤ کەمێک بیر بکاتەوە پێویستە شەرم بیگرێت لەوەی داوای شتێکی دیکە لە خوای گەورە بکات، چ جای ئەوەی کە ڕەخنەی لێ بگرێت و سکاڵای لەدەست بکات، چونکە خۆ هێشتا سوپاسی نیعمەتەکانی ڕابردووی تەواو نەکردووە هەتا ڕووی بێت داوای چەند بەخششێکی تریش بکات لە داهاتوودا. کاتێک دەستی لێپان دەکەینەوە و داوای لێ دەکەین، ئەمە لەو باوەڕەوە سەرچاوە دەگرێت کە بە لوتف و نیعمەتە ڕەهاکانی هەمانە، هەروەها لەبەر ئەوەیە کە هەر خۆی ویستنی پێبەخشیوین. 9. ترنجاندنی هەموو مرۆڤەکان لە ڕووی هەلومەرجە مادیەکانەوە بۆ تەنها یەک ئاست نەگونجاوە و نەسوود بەخشیشە. زۆر دەوڵەمەند هەن بەو پەڕی خۆشحاڵیەوە هەموو سەروەتەکەیان دەگۆڕنەوە بە تاکە ڕۆژێکی پڕ لە بەختەوەری هەژارێک. ژمارەی ئەو دەوڵەمەندانەش کەم نین، بەهۆی نائاسوودەییەوە دەستیان چووەتە گیانی خۆیان. بەڵام ئەمەش نابێت مانای ئەوە بگەیەنێت کە هەموو کاتێک هەژاری ئاسوودەیی لەگەڵ خۆی دەهێنێت. خەڵکانێکی هەژاری وایشان کە ڕۆژان لە زاریاندا وەکو دڕک تیژ و چەشنی ژەهر تاڵە. لەمەوە دەردەکەوێت
نەدەوڵەمەندی یەکەم هۆکاری بەختەوەریە نەهەژاریش، چونکە مرۆڤ تەنها لە گەدە پێک نەهاتووە، بەڵکو لە پاڵ گەدەیدا خاوەنی ڕۆح و دڵ و هەست و ویژدانیشە، و هەر ئەم خاڵەیشە کە مرۆڤ دەکات بە مرۆڤ و لە بەدیهاتوەکانی تری جیا دەکاتەوە. ئەگەر ئەم لایەنە جیاوازانە تێر نەکرێن، هەموو دنیاش بە مرۆڤێک بدرێت، هێشتا ناتوانێت ئاسوودەی بکات. هەموو بابەتەکە بریتیە لە ئامادەکردنی تاک و کۆمەڵ بۆ مەنزڵێکی هەمیشەییوە کە تێیدا مرۆڤ ئاسوودەیی و بەختەوەری ڕاستەقینەی تێدا دەستگیر دەبێت. ئەجینا لەم دنیا فانیەدا هەرچیەک بە مرۆڤ بدرێت بەختەوەری ناکات. تێگەیشتن لە یەکسانی. بە زۆر سندن لە دەوڵەمەند و بەخشینی بەهەژار لە ڕاستیدا یەکسانی دەستەبەر ناکات، بەڵکو بە پێچەوانەوە دەبێت بەهۆی کوێربوونەوەی توانە و لێهاتنەکان و کوژانەوەی حەزی کارکردن و نزمبوونەوەی ئاستی بەرهەمهێنان و مردنی هەستە جوانەکانی وەک خۆشەویستی و ڕێز و گوێڕایاڵی و بەزەیی. ئەگەر لە ئەنجامی کارێکدا تاکیچی دەست نەکەوێت یان لە دەستی بفرێنرێت، ئیدی چێ کار بۆ دەستخستنی سەرمایە دەکات و ڕەنجی لە پێناوتا دەچێشێت. هەر لەبەر ئەم هۆیە بوو کە بلۆچی کۆمیۆنیستی ناچار بوو دام بە خاوەنداریەتی تاکە کەسدا بنێت و بەدەستی خۆیان بەردێکی بناغەی سیستەمەکەی خۆیان ڕوخاند، کەوایە بە زۆر سندن لە دەوڵەمەندان چارەسەر نییە، بەڵکو چارە بریتیە لەوەی ئەم کارە لە بەرچاویدا خۆشەویست بکرێت و ئامادە بکرێت بۆ بەخشین و بەم جۆرەش هەستێکی بەرزی مرۆیی تێدا بوروژێنرێتەوە. ئایا سندنی ماڵ و سامان بە زۆرەملێ لە دەوڵەمەندێک کە ڕەچاوی ئەخلاقی بازرگانی دەکات و بە ئارەقی نێوچەوان و لە ڕێگەی حەڵاڵەوە سەروەت پەیدا دەکات و بەخشینی بە تەمبەڵێک کە لە چایخانەکاندا خەریکی پاڵدانەوە و چەنەبازیە کارێکی دادپەروەرانەیە؟ ئایا هەڵسوکەوتێکی لەم جۆرە بەشێک لە کۆمەلگا مافخورا و بەشخورا و بەشێکی دیکەیان ناکات بە کۆمەڵێک مشەخۆر بەسەرگیانی ئەوانی ترەوە؟ ئەوانەی کە ئەم جۆرە چارەسەرە پێشنیار دەکەن، ئایا بەنیازن بە چ شتێک ئەو ڕقوقین و نەفرەتە مەزنە بڕەوێننەوە کە بە حەتمی لە نێوان ئەم دوو دەستەیەدا پەنگ دەخواتەوە؟ ئەم دوو دەستەیەی کە یەکێکیان بە زۆر بەری ڕەنجی لێ دەدزرێت و ئەوی تریشیان تەمبەڵێکی مفتەخۆرە. بەڵام ئیسلام ترسان لە خوای گەورەی کردووە بە چاودێری بەسەر خەڵکەوە و هەم گرنگی بە سەرمایەداوە و هەم ڕێزی لە کار گرتووە و ڕێگەی لەوە گرتووە کە سەروەت لە دەستی دەوڵەمەندەکاندا قەتیز ببێت و وەکو دەوڵەتێکی لێبێت، بەڵکو لە نێوان دەوڵەمەندان و هەژاراندا چەند پلوسکە و ڕێڕەوێکی وەک سەدەقە و زەکات و سەرفیترە و قەرزی دامەزراندووە و بە چەندەها پرد ئەم دوو دەستەیەی گەیاندووە بە یەک و بەمەش هاتوچۆی سەروەت و سامانی دەستەبەر کردووە. جگە لەمە ئیسلام لەلایەک بە حرامکردنی ڕێگا نامەشروعەکانی پەیداکردنی ماڵ وەکو سوو، قۆرخکاری و گرانفرۆشی و بازاڕی ڕەش ڕێگەی لە پێشێلکردنی هەژاران گرتووە و لەلایەکی دیکەشەوە فەرمانی پێش ئەوەی ئارەقی نێوچەوانی کرێکاران وشک ببێتەوە کرێکانیان بدەنەی دەرکردووە. بەڵێ، ئیسلام لەلایەک ڕێوشوێنە پێویستەکانی گرتووەتە بەر و لەلایەکی تریشەوە لە ڕێگەی ئەو پێغەمبەرەیەوە درودی خوای لەسەر بێ کە لەسەر حەسیر دەژیا، نمونە وانەیەکی پڕ لە پەند لەسەر بەهاو نرخی هەژاری لە دوا ڕۆژدا پێشکەش دەکات. لە سایەی ئەمەدا کۆمەلگایەکی وای پێکێنا کە لە دەوڵەمەندانەوە شەفەقەت و بەزەیی دەباری و لە هەژارانیشەوە ڕێز و گوێڕایاڵی بەرز دەبوویەوە. بەمەش هەموو چینەکانی کۆمەلگای حەساندووەتەوە. مێژووی ئیسلام جوانترین ئاوێنەی دەرخەری جێبەجێکردنی ئەم یاسا و ڕێسا خواییانەیە کە بەجارێ بیر و هەست و ژیری و دڵەکانی ڕام کردووە. لەو باوەڕەدام کە خوێندنەوەی ئەم لایەنەی و هەڵسەنگاندنی شتانێکی زۆر بە مرۆڤی ئەم ڕۆژگارە دەبەخشێت و دەستگیرۆیی خەڵکی دەکات بۆ دۆزینەوەی کاریگەرترین ڕێگە بۆ چارەسەرکردنی قەیران و هەڵاوسانە کۆمەڵایەتیەکان. هەڵبژاردننی دەوڵەمەندی یان هەژاری شتێکە بە تەواوەتی پەیوەندی بە دنیای ناوەوەی تاکەوە هەیە. ئەو کەسەی کە چاوی لە ئاسۆ بەرز و ئامانجە باڵاکان بڕیوە و هەوڵ دەدات مرۆڤیەتی خۆی بگەێنێت بە ئاسمانی مرۆڤیەتی ڕاستەقینە چەند زۆریشی لێ بکرێت، هێشتا کەس ناتوانێت لەو دەوڵەمەندیەی توند بکات کە بەلای ئەوەوە وەکو زیندان وایە.
هەرچەندە ئەمە لەسەر ئاستی تاک بەم شێوەیەیە، بەڵام لەسەر ئاستی کۆمەڵ پێویستە هەموو هەلومەرجەکان ئامادە بکرێن و سەرجەم ڕێوشوێنەکان لە پێناوی دەوڵەتێکی بەهێزدا بگیرێنە بەر. ئیسلام ئابەم هاوسەنگیە باوەشی بۆ مرۆڤایەتی کردوێتەوە و بێگومان هەتا ئەو کاتەی ڕەچاوی یاسا و ڕێساکانی کراوە ئەم هاوسەنگیەش بە پارێزراوی ماوەتەوە. ئەگەر لە ڕوانگەی وتە پیرۆزەکانی سوڵتانی دڵانەوە تەماشای بابەتەکە بکەین، ئەوە دنیا لە چاو قیامەتدا سێبەرێکە و پشودانە لە ژێر درەختێکدا و جێگای یاری و ڕابواردنە و بەراورد بە ئاخیرەتیش ماڵێکی کۆنی وایە کە لای خوای گەورە هێندەی باڵە مێشێکیش ئەرزشی نییە. بەڵام هەمان ئەم دنیاە لە ڕوویەکی دیکەوە بریتە لە گرنگترین ئامراز بۆ بەرزکردنەوەی ئاڵای ناوی خوا بۆ بەرزترینی لووتکەکان. ئەگەر ئەم ئامرازە بەباشی بەکار بهێنرێت، ئیمانداران دەتوانن بەهۆیەوە لە نێو میلەتان و دەوڵەتاندا بەرز ببنەوە و ببن بەلایەنێکی قڕس لە هاوسەنجیە نێودەوڵەتیەکاندا. حەزرەتی عومەر بێجگە لەو ئەسپانەی کە لە جەنگدا بەکاردەهێنران، فەرمانی بە بەخێوکردنی هەزاران ئەسپیتری وەکو یەدەک کردبوو. حەزرەتی عوسمان هێندە دەوڵەمەند و سەخاوەتمەند بوو کە هەزاران حوشتری بەبارەوە دەکرد بەخێر، چونکە هەردووچیان لەم خاڵەدا کۆدەبوونەوە. ژیانێکی سادە دەژیان و پارچەنانێکی ڕق و تەقیان دەخوارد و لەسەر لم دەنووستن و لە نێو خەڵکدا هەڵدەستان و دادەنیشتن. ئەمانە شتانێک نەبوون کە بە زۆرم لێ بەدەست بێن، بەڵکو بە پێچەوانەوە هەستێک و ڕۆحێک بوو کە ئیسلام دەیبەخشێت و ئەوان و هاوشێوەکانیان پێدەگەیەنێت و دەیانکات بە خزمەتکاری کۆمەڵگا. ئەگەر هەر بەڕاستی فاکتەری مرۆیی گرنگترین شتە و گەر ئەوانش کە دەیانەوێت ئەم بەرگە ڕازاوەیە بکەن بە پەردەیەک بۆ بیرە کۆنەپەرستەکانیان لە گوتار و دروشمەکانیاندا درۆ ناکەن، ئەوە بابێن و چارەیەک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوە. واتە با دیسان هەمان ئەو چارەسەرە جێبەجێ بکەین کە 14 سەدە لەمە و پێش پەیڕەو کراوە، چونکە تاکە چارەسەر بریتە لە پیادەکردنی ئەو ڕەچەتە خواییەی کە مرۆڤ دەکات بە نمونەی باڵای فەزیلەت و چاکەکاری. ئەجینا گەڕان بە دوای هەر چارەسەرێکی دیکەدا، تەنها ئەوەندەی تر نەخۆشیەکە درێژخایەن دەکات.